لیارێکی بەهێزی خولی خوار 16 ساڵانی عێراق و لە کۆمەڵی کوردستان لە هەفتەی چوارەم هەولێر لەسەر یاریگای دومی پێشوازی لە پێشمەرگەی پێشەنگ کرد. لا نیوە یەکەم و لا خولەکی 15 ئەحمەد کاروان لە بێچۆشێرانی پێشمەرگە بە کارتی سوور کرای دەرەوە. نیوە یەکەم هیچی لە خۆ نەگرت، شایانی باسکردن بێت. لا نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی دەخولێک ڕەوەند کارزان بە هەوڵێکی تاکەسی بێچۆشێرانی هەولێری بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. دوای تەنها سێ خولەک محەممەد مەحموود گۆڵی دووەمیشی خستە سەر و ئەنجامەکەی لەسەر پێشمەرگە قوڕستر کرد. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە درێژە کێشا و بە دوو گۆڵی پاک بە سوودی بێچۆشێرانیانی هەولێر کۆتایی هات. ئێمە فەریقێکمان دروست کردە بۆ ئەوەی یاریزان پێ بگەینین بۆ یانەکەمان. ئەمە سێم سەرکەوتن لە سەیەک بەڕاستی کاری زۆرمان پێویست بووە کە ئەو فەریقەمان دروست کردێ بۆ ئەوی بتوانین ئەنجامی باش بەدەستبین و یاریزانش دروستکەین. وە گرنگ ئێمە وەکو ستافەکەم بەڕاستی گرنگی زۆر بۆی دێن کە یاریزان بۆ یانەکەمان دروستکەین نەک ئەنجام، بەڵام ئەگە ئەنجامیش بێ ئەوە دڵخۆشکەرە و چ بۆمە و چ بۆ یانەکەمان چ بۆ یاریزانەکان. پاریش ئەم ساڵی هەر فەریقی منافسە و فێرقێکی باشیان هەیە، من دەستخۆشیان لە یەکەم کۆمەڵی گەنجی بارەداریان هەیە، بەڵام ئێمە وەکو سیارەکەت بینی بۆیە نەمانتوانی لە دەدەقەی یەکەم یارزانێکمان کرایە دەرەوانێ بە کارتی سوور. یە قورسیشە لە فیاتی عمریا بتوانی شوێنی یارزانەکە پڕکەیتەوانێ، هەرچەندە نەتوانیمان و چمەمان زۆر بردە سەریان، بەڵام مۆفەق نەبووین لە گۆڵکردنەوە. ئینشاءڵڵا هەنێ ئەختامانێ لە فیاتی عمریا ئەکرێت، ئینشاءڵڵا لە یاریەکانی داهاتووە چارەسەری و گرفتانەکەین و دڵنیاتانەکەمەوە پشتیوان بەخوای گەورە یەکەمی ڕیزبەندی هەر بۆ خۆمانە بێ. بێچۆشێرانی هەولێر بە ئەنجامدانی سێ یاری و نووسینەوەی سێ سەرکەوتن بە 9 خاڵ هاتنە پێشەنجی کۆمەڵەکەیان. پێشمەرگەش 4 یاری کردووە و بە 7 خاڵ لە خانەی دووەم دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.